جبوی گوتوبیجا بهتر لسر ڕێککەوتنە ئالیێن سووری لەسەر نابێن کۆمیتە دەستوریەک و کۆمیتەکان وێ دەستورەکان و ژبۆی سووریە بنویسێن ها برێز حواساگی دەندامێ دەستەیە دەمسەندکارە سووریە لە گەلمنە برێز حواس دەمباش هەگەرتە لەسەر هورگولیان وێ ڕێککەوتنێ ڕاوەستێ چاوە ئالیێن سووری ڕێککەوتن و گەشتە ڕێککەوتنە داویک و دەمەکە درێژە نزیکی ساڵێکە نوکە بە ڕێککەوتن لەسەر نابان هاتەکردن. بله دەم باش بێگومان وەکتون زانن یعنی ئیرۆ گیر بیدرسۆن شامەیە هەفدیتنەک نابێناوی وەزیرێ دەربە سووریا درێژ چێبوون هەندرێ وێ هەفدیتنێدە گەنگەشە بهتر سەر تشتێ مابوو یعنی مەسەلا ناوا بەشێ سیا ئەو ئێنەکۆکی سەر هەبوو ئەو ناو هاتبوون چارەسەرکردنش بەریدەمەکی اتفاقك نابێنە هەرسێ وڵاتێ گرانتۆر ئەسیتانە ترکیە ئەیران رووسا هەنێک لە هەفکردن نابێنە وادە سەر واناوا چێبوو داویە ئەواژی ئالیە خۆدە فشار سەر بەشێن دی وەکی دبێژێ سەر مەسەلا پێشوە چۆنا ناوادە لێ نەکۆکیین هەبوون بهتر سەر قەواعد ئیجرائیە هەبوون یعنی بنگەها کۆمیتا دستوری کارێ خۆل سەر بکێ و چرەنگی وەکی دبێژێ گفتوگۆ سەر دستورێ وەرێکردن ڕەنگێ بریارێ هەندرێ کۆمیتا دستوری دەوەرێ ستاندن وێ چرەنگی بێ چرەنگی اتفاقات وێ چێبن سەرۆکاتیا وێ کۆمیتێ وێ چرەنگی بێ ئەف هەموو وەکی دبێژێ خاڵێ گەنگەشە سەر هاتنکردن هەروەها دستورە 2012 وێ وەک داخوازا ڕێجیمێش بەرێخواست وێ لێڤەگەر بێ دستورە 2012 یانجێ وێ دستورێک نەه وەرێدانی بگومان ئەمەدا ینی هەنێک مەسائل هات مانە بەکری ینی هەنێک تشت باوەریە مدا ئا دەریێ نەکۆکی یان خلافاتە پێشەڕۆژێ هەبێ مانە بەکری لێ ناودا ینی بریارە 2254 تأکید سەرکردە وەک بنگەهش پێکانینە کۆمیتا دستوری را برێز حواس ئەو نابێن کو هاتنە دەستنیشانکردن و ڕێککەوتن لەسەر هاتیەکردن جهێ ڕازی بوون بوو لە جەمتەبایە ئالیان نا بێگومان ئەv ناو نەجیێ ڕازیبوونیە لە ڕەختەڤای ئالیان لێ وەک هون زانن ینی حتانها رێجیم ئالیکی ئۆپزیۆن ئالیکی هەریەک شوان نەری نوای جدا جدا سەرناوێن جدا جدا هەبوون لێ بداویێدا ئەv ناو هاتن قبولکردن ئەمان بێژن وڵا جێ ڕازیبوونا تمامێ خەلکی سووریە یان ئۆپزیۆنێ دەستایە دانوستاندنێ ئەو ڕێجیمەیە بێگومان هەریەک شووا هەنێک ملاحەزاتی وال سەر هەنێکا ناو هەنە لێ بداویێ فشارەوا چ قاس بوو سەر مەسەلا هەبوونا وان ناوێ بەشێ سیێ کۆمیتا سیێدە بگومانە بدە فشارە سەرەکە هەر سێ وڵاتێ گرانتۆر بوو نەیە ئۆپزیۆنێ بوو نەیە ڕێجیمێژی بوو لێ تکارین وەکی دبێژێ دەمەکی دەرباز بکن بێ بگێن هەفپەیمانێکی حتا ئەv ناو وەرن ڕاگەاندن هەروەها هەندرێ کۆمیتا دستوری تمامیدە ئەم بێژن ئەف کۆمیتا هاتی وەرێ دەست نیشانکردن سبە وەرێ ڕاگەاندن ناوێوە مەسائلێوە وێ جێرازیبوونا سووریا هەمووی بێ و بەشێوێ سیاسی هەمووی بێ یان وڵاتی سووری تەبایی بێ ئەوژی بگومانامەدا نەبووی ڕەنگیە یعنی نها بەشێن سەر ئۆپزیۆنێ ئەم ببینن جدا جدا هەنێک داخوایانی دەرکەون سەر ملاحەزات و نەرینێن وا جدا و نەقبولکردناواش کۆمیتا دستوریرە هەروەها وەکی دبێژێ ئالیە خەلکەکی خۆنابینێ شریکە هەندرێ vê کۆمیتێدا ئەوژی وێ دەنگێ وا دەرکەون و مەسەلا نەڕازیبوونا واتسە باشە برێز حەواس ساڵێک دەرباس و هەتاکو لەسەر نابێن ئەندامێن کۆمیتا دەستوری ڕێککەوتن هاتەکردن پێنگا بە دوێ وێ چ بێ بەنەرناتە میکانیزمە کارکردنا وێ کۆمیتایە دەستوری وێ بچڕەنگی بێ کارش وێ هاتیەکردن نەهاتیە کەنگی کارۆش بێ وەرێکردنداک و ئەو کۆمیتا دەستوری لەسەر عەردێ کار بکەین بێژن بجددی شخوا مەسەلا سەر عەردێ باوەریە بدەنها ئەم نکارم بێژن سەر عەردێ ئیمکانیات کارێکی هەیە ببێ لێ کار جنێفە و یعنی جنێف لیۆئن وەک لێڤەگەرێکش مەسەلا کارێ
چارەسەرکردنا پرسگرێکا سیاسی ئاسووری گشتی کۆمیتا دستوری یەکش حالێ یەکش ژواسلە مەبەستا من بڕێز حواس کەنگی کۆمیتا دەستوری وێ بکە بێ دەست بەکار بکێ باوەریەمەدا ئیرۆ ینی تەسریحاتێ دەردکەوێن هەروەها شەوێدی ینی جواتێکمە تایبەت هەبوون وەک دەستە دانوستاندنێ هەنێک دانوستاندن ئەو نەرینێن بیدرسۆن هەبووناوی شامێ هەنێک نەرین وەک دوێژێ ئێرێجیمێ خواستن گفتوگۆ سەرۆکێ دەستە دانوستاندنێ بکێ هەروەها ئەوی خواست ئەم هەورە هەنێک دانوستاندن بکن سەر وانەرینا یەکژێ ئەو مەسەلا پرسیارێ جەنابێتت کێ مەسەلا بڕەنگێ کۆمیتا دستوری کاری خۆ بکێ ئەو مەبەستژێ قەواعد ئیجرائیە ئان نیزاما داخلی هەک ڕاست ئەم ناو لێ بکن ئا کۆمیتا دستوری بووی ڕەنگی کاری خۆ بکەین نەها هەنێک باوەریە بدە هەنێک خاڵێن سەرەکە هات نەدانین سەر مەسەلا دەستپێکردنا کار نێزیک بیدرسۆن ڤەگەرێ نیویۆرکێ مەسەلا ڕاگەهاندنا ناوا هەروەها ینی تهدیدا ڕۆژە جواتێ وێ بێگومان وێ هەنێکی وەرێ دەستنیشانکردن نێزیک دەوێ وەرێ دەستنیشانکردن لێ ئەو قەواعدی هەنێک خاڵ ژێرە هاتنەدان یەکجێ مەسەلا سەرۆکاتیا وێ کۆمیتێ وێ سەرۆکاتیک هەڤبەش بێ ینی یەکش ئۆپۆزیۆنێ بێ یەکش رێجیمێ بێ بریار گرنگە بریار هەفکردن سەرچێ بێ وەختێ هات و هەفکردن سەرچێ نەبوو هەندرێ وێدا وێ سەدەی 75 دەنگدانێ بریار وەرێستاندن وەختێ تەوافق چێ نەبوو ئەو لەویش تەواف کرا پشتی تەوافق چێ نەبێ دەنگدان سەدەی 75 مەرجعش مەسەلا دانوستاندنێ ببن دەساتیرێ سووری ئێکەون گشتینە هەروەها بریارە 22/5 وەختێم بێژن دەساتیرێ گشتی نابوێ دەژی دستورا 2012 ئەو یا دەمەکی دەوەکت بێژێنە کۆکیل سەر هەبوو نەتهات قبولکردن ئەنو سەر مەسەلا دستورا 2012 ژبنیژی وەرێ سەکناندن ژ بەر دەمەکی نەشەرعی دەبێ لە دستورێک نەهەبێ لێ گەلێک حاڵێن وەکت بێژێ جدا جدا هات نەدانین مەهامێ سەرۆکاتیا هەڤبەش چنە وێ چ بکن ئەو ژیل هەندرێ وا قەواعدادە هاتیە تهدیدکردن هەروەها باشە بڕێزە حواس پرسەکەتن بردەهە وەکو کورد چاوە سەیری بێ کۆمیتا دەستوری دکەن و بە تایبەتی و پەیەدا سەروبەن بریارێن کۆمیتا دەستوری هینا دەرنەکەتیە ڕەت دەکەی بژەم ڕازی نابن پێ اون چاوە لێ کۆمیتەت مەیزێن گومانامەدا دو تشتێ جدانە ئەم بێژن کورد شخوا هەبوونا کورد هەندرێ کۆمیتا دستوریداش دەستپێکێدا ئەمژێ نەڕازینە یعنی نەوەک هەبوونا ئەم بێژن نسبێ و تەناسب تێتنە ئەنجومانی نیشتیمانی کوردی هەبووناوێ بڕەنگێکی شرنگال بریا ئۆپۆزیۆنێ هەندرێ کۆمیتا دستوریدا وەک لاشێک نەرینێک سیاسی خودبینێ بەرەوانیە بەرمافێ نەتەوی کوردەتکێ و هەندرێ وێ ئۆپۆزیۆنێ دەژی یعنی هەنێک ئەم ناو لێ بکن مەباد ئینسەرەکە هەندرێ دەستە دانوستاندنێدا کاغەتا مەباد هەروەها بەیانە ڕیاد دۆ ئامەرجعش ئۆپۆزیۆنێرە پێنج تشتێن سەرەکە مەکارینە ئەم دەرباز بکن لێ ئەو پێنج تشت داخوازێ مڵاتی کورد هەموو جی ئێنێ نا باوەریە مدە جی نائێنێ یعنی بەس ئەو پێنج خاڵچنە بڕێز حواس ئەو پێنج خاڵەتە بەحس کردی یەکجێ سووریا طبعا ڕیاد دۆشخوا بەرسڤک بوو نەرینا لندن هەک نەرینا لندن تێبیراوە نەرینێکی گلکی خراب و گەمار بوو ئەوژی دەما هەیئا علیا ئاکەڤن دەبوو دەستپێکێدا سووریا وەک دەولەتێک زێدەی نەتەوەکی زێدەی ئۆلەکی هەندرێ وێدا ینی دەولە متعددة القومیات والأدیان کۆمارا سووری ناوێ سووری تێناسکردن نەب ناوێ تنەتە و ئۆلات تێناسکردن دستورە سووری ئا پێشەڕۆژێ vê اعترافê mafê netewî ê Ereb Kurd Tirkuman Siryan Aşûrî bike û êjmara me jî Ereb Kurd Tirkuman Siryan Aşûrî jî me bez jê netewayekê netewa didwê netewa gor hebûna wê li hundirê Sûriyê de ziman û kultur ê van netewa fermî bên li hundirê Sûriya pêşerojê û her wiha li hundirê herêmên wa de
قضیه کوردی هندری سووریا ده بەشێک سەرەکەش قضیه نیشتیمانی سووری سیاساتên çewt û şaş ê derheqê miletê Kurd de hatine kirin vê ew siyasat werin rahiştin û her wiha xelkê wê werê tawît kirin û nav wade jî ev teqsîmatê îdarî yanî mebez jê teqsîmatê îdarî ê çêbûne ê menatiqê Kurdî şevdû hatin cudadkirin yanî menatiq neman tabeî Helebê menatiq neman tabeî Hesekê cudabûna li hindirê wê de her wiha ew xelkên Sûrî ê Kurdê Sûrî ê mane bê nasname ê mektûmînin ê ji wa hatibû kişandin vekişandin vê nasnama wa a Sûrî vê li wa vegerê. Ev xal kaxeta mebade a navê opozîsyonê me radestî dîmistora li civata Cinêv a heşta de kir her wiha li beyana Riyad a didwê de misogire wek merceha ji kar û barê kîjan komîta distûrî a bike. Lê em bêjin ev her tiştê Kurd pêk têne na baweriyê min de na hîn şolek zêdetir lazim e hîn bêhtir kar fireh hevalên me ê komîta distûrî de bê gelek wekî dibêje kar pêşiya we gelek kar ji wat tê xwestin navaroka li hevkirina siyasî hinek halên cida cida wextê hat û li hevkirina siyasî li beşê dîre çêbû di derbas bibe mesela navaroka distûrê her feqerekî de avakirina destayên serbixwe ê li distûrê de gerek werê nivîsandin ew xwe zanebûnek jêre divê û karek jêre divê heta tu bikarî wekî dibêje mafê xwe tê de cîcî bikê çi mafê hebûnê çi mafê mesela tu bikarî yanî cudakirina barvekirina silta a pêşerojê li hindirê Sûriya de her wiha barvekirina serewatê hene li hindirê Sûriyê de ev hemî wekî dibêje karine pêşerojê de şolek jêre divê vê hişyarbûnek baş jêre hebe enekese birêz hewas enekese projeyeke bi vê rengê ku tu behs kê amade kiriye hatiye pêşkêşkiriniyan bi tenê bes divê werê kirin ئێمە حتا نها ji berê hûn zanin yanî nav nehatibûn ragihandin mesela komîta distûrî de nav wa de navê min û mamosta Kamîran Hacî bû li beşê opozîsyonê de niha yanî hinek destwerdan bi rastî heta qaîma opozîsyonê de jî çê dibe lê me hinek kar baş wek encûman li vê meselê de me kiriye yanî zêdeyî not heta 100 kesî belkî xelkên navê wa îro komîta distûrî de hene me hevdîtin bi ware çêkiriye her wiha distûrek rengê em dibînin Sûriya pêşerojê re bi alîkariya wa kesên hazir bûne Sûriyak nenavendî Sûriyak mavê hemî netew û olatê de cî bibe lêvegerek wekî dibêje tiştê xirab ê li hindirê Sûrî de çêbû me pêk aniye ew kaxez û ew raper yanî bi alîkariya navenda yasayî a Kurdî Ewropî belkî ev nêzîka teqrîben 3 sal û nîv em ser kar dikin û şogil dikin û xelkê dibînin. Başa te got ku li gel nêzîkî heta not kesî ew kesên ku navê wan ve di komîta destûrî de bê hûn civiyane. Bersiva wan ji doza Kurdî ji daxwazên wan bêjin projeya we dema ku pêşkêş kirî çi bû bi erênî bûyan nerênî seyrî daxwazên we dikirin. Şwa ev reşpela hatî pêkanîn me pevre pêkaniye lê destpêkê de wextê xelkek giftûgo bi ware hatin kirin yanî giştî mafê netewî ê mafê miletê Kurd li hindirê Sûriya de heqeke û bê çareserî jêre werê kirin lê nerînê wa ez dibêjim enû ne qediya Kurdî li hindirê Sûrî de ne wek mesela Tirkuman e ne mesela Siryan e ne wek mesela Arab e ev taybetmendîk wê hene ji ber siyasatên çewt derheqê wê de hatine kirin û bi dawiyê de vê çareser bibe lê çareser rengê çareserkirinê nerîna me wa gelek ciya de cida bûn şevdû yanî bes netîca wekî dibêje danûstandinê û civatên hevbeş ê berdewam hinekî mekarî em nerîna nêzîkê hevdû bikin û bi taliyê de mekariye em hinek xalên sereke reşpela distûrekî pêkhatî bi alîkariya hinek xelkên yasayî navdewletî hinek xuberayên navdewletî hinek şwayî û in re jî kar dikin ser mistewa cemaatine gelkî bi nav û deng ê ketine mesela çareserkirina siyasî de
مربو کارکردن مکاری ام رشپلکی جوی آوایی اتفاق با خلکی دیره ام پیک بین. باشە تێ هەڵوەستە پەیادە دەماک و کۆمیتە دەستوری تەبایە دەرئەنجام و بریارە نوێ ڕەت دەکەی بەریک و دەست بێ کار بکێ تێ چاوە دەنرخێنێ بێگومان وەک لاشێکی سیاسی یعنی مەسەلا نەبوونا وێ لە هەندرێ کۆمیتە دستوریدا دمینێ مافەک وێ ئێ یاسایی وەختێ نەرینێن خوا سەر بدێ و سەدەمێن وەک دبێژێ سەکناندنا دژی وێ ئەو هەک ئەم بێژن چارەسەرکردنا سیاسی ئا گشتی سووریا گشتی دە هەک ئەم بێژن vê çêbê بگومانە مەدە و ji berê jî ev yek ji meselê wekî dibêjê me gelek danûstandin û hewildan bîûin re jî melserkiriye vê xelkê Sûrî timam çi aliyên xwe netewî û olî de çil aliyê xwe siyasî de vê ciyê xwe bibînin şirîk bin mesela çareserkirinê de xwezî ev neqebûlkirina peyadê yan hevalbendê wê mesela nebûna wayî lijna distûrî de hinekî înîkaz dike bi rengê îdara xwe dike bi rastî em wek nerîn siyasî em dengê xwe tevlî dengê wat dikin vê hebûna wayî siyasî bi rengekî renga hebe lê gelo ji xwe napirsin rêveberîk heye û beşek sereke ji xelkê vê deverê ji derveyî vê rêveberiyê ne nekokî wekî dibêje hê berdewam in netîja wê yek aliya tesarruf dike ji ber wê yekê ême ji ber hilwesta me bi rastî hilwestek dîmokratiye hilwestek nedijî ti beşên netewî yan olî yan siyasî li hundirê Sûriye de bi rastî em çareserkirinek siyasî digerin ji ber wê yekê em ê dibêjin hebûna timamê xelkê Sûrî vê li hundirê komîta distûrî û çareserkirina siyasî a pêşerojê a Sûrî de hebe. باشە برێز حەواس گوتنا یحیا عەرەدی بەردەوکە دەستە دانسەندکارە سووریە دەبێژێک و تو هێوی نایەنەکردن و کۆمیتا دەستوری پێش بکەبێ بە تایبەتی گوتوبێژیاندا لەگەڵ ڕژێ ماسەج بە ڕژێ ماسەج ji ber tevaya biryarên navdewletî baz dê û di heman demê de jî dibêje ڕژێ ماسەد dixwaze komîta destûrî ji bo berjewendiyên xwe bikarbêne بێگومان ینی ئێ بێژێ وەڵا ئەمێ هەرن کۆمیتا دستوری و کۆمیتا دستوری وێ دەست بکار بکێ و کۆمیتا دستوری وێ وەختێکی تەنگدا وێ دستورێکی نه سووریارە پێک بینێ وێ ڕەحەتی بێ و هەسانی بێ و ئاستەنگی ناکەون پێشێدە بگومان ئەمەدا خوا گەلکی شاش کێش بەر ینی مەسەلا چارەسەرکردنا سیاسی و دەستپێکاوەی 2012 یەکەمین داخوایانیا جنێڤ دەرکەت ئەو وەک لێڤەگەرێک ناودەوڵەتیش مەسەلا چارەسەرکردنا سیاسی ئاسووری دوێدا 2014 یەکەمین جڤاتا جنێڤ هەبوونا ئۆپۆزیۆنێ و هەبوونا ڕێجیمێ چێبوو حتان هەم 2019 دەنە ئەم نکارن بێژن وەڵا گاڤنێ ڕاستورێ مەسەلا ئاواکردنا باوەریە دەهاتنا ئاوێتن حتا مەسەلا چارەسەرکردنا سیاسی بێ پێشخستن تم و تم ڕێجیم ئاستەنگیە خستنە پێشێدە و نەخواستیە چارەسەرکردنا سیاسی هەرێ پێش ئەژی دەنگی خوا تەولی دەنگێ دکتۆر یەحیا دکەم شخۆێ ئاستەنگی هەبێ و بێ ئەو بەرچاوێمە زەلاجی بێ لێ نایە وێ وارتێ ئەم چارەسەرکردنا سیاسی و ڕەنگێ ئیمکانی هەبێ ئەم دەرباز ببن چارەسەرکردنا سیاسی ئەم بدن پشتخوا چ قاسی ئەم بکارن دەرباز ببن چارەسەرکردنا سیاسیدە باوەریێمە وە قاسی ئەمێ بکارن ڕێجیمێ بێ دەستهلات بکن هیدی هیدی ji ber rêjîm baweriya wê wextê derbas nabe çareserkirina siyasî dibînê vê şirîkek beramberî wê heye ew dibînê çareserkirin vê leşkerî vê hevalbendê wê arîkarin be pêre û vê tiştekî nehêlê li ser xaka Sûrî û dîsanê xelk vê hek ew bixwaze ew wa efû bikê hek nexwaze dîsanê wa zîndana de ciyê wa peyda bikê ji ber wê yekê tevlîbûna proja siyasî li bin çavdêriya navdewletî de ew dikeve bercewendiya miletê Sûrî timamî de û baweriyê me de dikeve bercewendiya miletê Kurd de lê vê em şiyar bin ji alîkî wextê medît hat yanî ev nêzîkbûna siyasî rengekî tewîmê nîzam re rêjîmê re dîsa çê dibe yan rengek
خەلکێکش ئێوێ دێ حاضر دەبژ التیزاماتی خۆی ژبەرێت بەردن هەنگێ بگومانامەدا بێ هەلوەستێک زەلال هەبێ و بێ خەلک خودی نەرین باش برێز حەواس دەماکوان جومەنە ئەو لە هێنا دەوڵەتی بریار دەرکرد ji بۆی چارەسەرکردنا کریزا سووریێ کۆمیتا دەستوری خاڵا چارێ بووم بێژن قوناغا چارەبوویایەکێ ڕاگرتنا شەڕ بوو شەڕ و پەپچوونان یا دوێ سەربەسبەردانە تەبایە گرتیان بوو یا سێ حکوومەتەکە بە گوهێز بوو نوکا بە کۆمیتا دەستوری بوو ئەف سێدی کو هاتنە پشتگوێ خستن دەست بێ کۆمیتا دەستوری هاتەکردن چ شڕۆڤە ژێرە تێکردن ڕەوشێرە ji بۆی چارەسەرکردنا کریزا سووری نەکەک زنار هەرسێ شتێتە گوت ئەو گرێدای بوون مەسەلا ئاواکردنا باوەریەدا لێ سیلالێ هەبوون سلایەکێ وەک وی دەمیدا ناو هات لێکردن و گۆستنا دەمکی یعنی ئاواکردنا حکوومەتێک انتقالی وەرێ ئاواکردن دوورە ناو هات گۆرتن بی دیتنا بنگەهەک ئارام هەندێ سووریدا وەرێ پەیداکردن لەسەر ئەساسێ وێ ژبەرتە بکارێ دستورێکی گفتوگۆ بکێت کاری هەرێ هەلبژارتنا تێ بکارێ هەرێ مەسەلا ڕەهابێ و تیرۆرێ دژی وێ بسەکنێ یعنی سیلات بیرەنگی بوون بی ئەلئامینێ بوو ناوێ داویە ئەم ژێرە بێژن دستور بوو هەلبژارتن بوون محاربە گروپێن تەندرە و ئێرهابی شەڕێوا و تەنەکردناوا بوو لێ هەندێ وێ بریارێ خوادا دبێژێ یەکیش وا خاڵا جیجی نابێ وەختێ خاڵێن دی حەمیب هەورە جینەب یعنی ئەڤژی یەک تشتێن هەندێ بریارە 22 5 و 14 هەنە تشتێتە کەرەم کرین مەسەلا ئاواکردنا باوەریەدا تشتێکی گەلکی گرنگ و مهمە بێ ئاواکردنا باوەریە چاوە تێکلیە فەرمی وێ چێبن و دانوستاندن چێبن گومانە بدە نە ئۆپزیۆنێ پاشگوە کریە هین بەردەوامە بداخوازێ خۆدا هین بەردەوامە وەکت بێژێ مەسەلا گرتیادا هین بەردەوامە مەسەلا کەسێن وندادا لێ ڕێژیمێ وەختێکی درێ سەرێ مەسەلێ دەرباست کرد ژبەر وەیەکێ داخواز UN هەنێک وڵاتێن وەکت بێژێ خودی باندۆر هەروەها ئۆپزیۆنێ وێم تێکەون مەسەلا چارەسەرکردنا سیاسیدا هەکەم تێ نەکەون مەسەلا چارەسەرکردنا سیاسیدا گومانە وێ ساڵا بخۆی بێ ئەم بگەن نەتائجە ژبەر وەیەکێ هەورە ڕێڤەچن ینی نەیەک بەیەکێ گەلەک سپاس ji بۆی برێز حەواس سەعید ئەندامێ دەستەیە دەمسەنکارە سووریە کوتل گەل من بووی گەلەک سپاس